لە ماوەی تەنها یەک هەفتەدا فەرمانبەرانی گرێبەست لەسەر بودجەی پترۆدۆلار لە شاری کەرکووک دووجار خۆپیشاندانیان ئەنجامدا. ئەوان دەڵێن 5 مانگە موچەیان وەرنەگرتو و بەردەوامیشن لەدەوام. ژماری و فەرمانبەرانە 6,000 کەسە و لە ساڵی 2011ەوە وەک گرێبەست لەسەر بودجەی پترۆدۆلار دامەزراون. پێشووتریش سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕایگەاند بوو تا ئێستا هیچ ئەگەرێک نییە موچەیان پێ بدرێت. بڕوانە ئەمڕۆ حکومەتێ نەتوانێت بە درێژایی چەند ساڵ کێشە ناوخۆیەکانی خۆی چارەسەرکە. حکومەتێ نەتوانێت لە کاتی قەیرانێکە ئابوووریەکەی خۆی بە شێوەیەکی کاتی ڕێک بخا. بەچی ناوخۆی ناوە حکومەت هەزارەها گەنج لە داخی ئەم حکومەتێکی ئاوا ئەڕۆن لە ئاوەکانی ئەوروپا ئەخینچێن و خۆیان ئەکوژن. هەزارها گەنج ئەڕۆن و سەری خۆیان هەڵەگرن و ئەبنە خواردەی گروپە تیرۆریستەکان کێ لێ بەرپرسە. ئەوە 5 مانگە ئەم مانگە بڕە 5 مانگە موچەی پترۆدۆلار ناتۆ کە حەقی ئەم شارەیە نەوتی ئەم شارە ئەڕاتە دەرەوەی شاری کەرکووک و دەرەوەی عێراق دووکەڵ و غازەکەی و غەم و خەفەتەکەی ئاژاوەکەی بۆ خەڵکی کەرکووکە خێروبەرەکەتیش بۆ خەڵکانێترا. بۆی ئەگەر بەڕای منکەن هەتاکو موچەی پترۆدۆلار نەبێ یاخود زیاد نەکرێ هیچ کەس ێرە هەڵنەسێت بۆی ئەم کار بەدەستانەی ئەم شارە شعورکەن حەیان هەبێ غیرەتیان هەبێ زەمیران بۆی شعور بە حەیات خۆیان بکەن بۆی حقوق و مافی ئەم خەڵکە فەقیرە بدەن. هاوکات پارێزگاری کەرکووک ڕایگەیاند مۆڵەتی 2 هەفتە بە حکوومەتی ناوەندی دەدەن تا بودجەی پارێزگاکە بنێرێت. نەناردنی بودجەکەشی بۆ هۆکارێکی سیاسی گەڕانەوە وتیژی نووسراوێکی وەزارەتی دارایی حکوومەتی ناوەندیان پێگەیشتووە و تێیدا ئاماژە بۆ کراوە وەک پارێزگایەکی ژێر دەسەڵەتی داعش مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. لێرەدا سیر ئەوەیە بۆ مووسڵ کە لە ژێر دەستی داعیشە ئەمڕۆ پارەی بۆ نێرراوە بۆ پاکردنەوەی شارەکەیان بەڵام بۆ کەرکووک نایەت. پارەی مەعاشیان بۆ چووە بۆ کرێکارەکانیان بۆی شار پاککەنەوە. من نازانم ئەم سیاسەتە کێ ئەیکات بۆ کێ بەم جۆرە بیر ئەکاتەوە. هەر ئەمڕۆ کتابێکمان بۆ هاتووە ئەڵێ ئەو شوێنانەی کە کەوتونەتە ژێر دەستی داعیشەوە کەرکووکی شاخستووەتە ناوی لە وەزارەتی مالیەوە بۆمان هاتووە. بەهۆی کەمکردنەوەی بودجەی کەرکووک لە بەغداوە قەیرانی دارایی پارێزگای کەرکووکی گرتوتەوە و موچەی فەرمانبەران لە وادەی خۆیدا دابەش ناکرێت. ئەو بڕە پارێزی کە بۆ کەرکووک دیاری کراوە بەرپرسانی شارەکە بە بڕێکی کەمی دەزانن بەراورد بە ساڵانی ڕابردوو ماوەیەکی زۆریشە دواکەوتووە و نەگەیشتۆتە کەرکووک. ڕۆکان جاڤێنەڵتی کەرکووک.